چی سەخێنە بوو کە لە ناوسیەکانمدا بوو. باسی ئازاری نەخۆشیە دەگمەنەکەیمان بۆ دەکات. جارێکی تر لە سلێمانی بە نەشتەرگەریەکی دەگمەن ژیانی هاوڵاتیەک ڕزگار کرا. دڵنیاکۆیی تەمەنی تەنها 29 ساڵە، بەڵام هەر لە زگماکیەوە نەخۆشیەکی دەگمەنی هەیە کە تەنها لە کەسانی سەر و 6 ساڵ دەردەکەوێت، ئەویش فراوانبوونی شاخوێنبەری دڵە. نەمەتوانی هەناسە بکێشم ئەسڵەن، ئەسڵ نەمەتوانی دوو قەدەم بڕۆم، نەمەتوانی بە پێوە بەوەستم، نەمەتوانی قسە بکەم. ئازاری سەر سنگم زۆر بوو، ئازاری سەر پشتم زۆر بوو، ئازاری دەستم هەبوو، هەمیشە لای چەپەم ئێشە، هەمیشە نەخۆشی لای چەپەم هەبوو. بەزیدی و هەناسەیەم لەو ئاخریانەدا هەر نەمابوو، تەواو بوو. یعنی من ئێرە تا ئەوەندە نەمەتوانی بڕۆم، ئەوەندە کۆخیم تا ئەرشامەوە شەیوا بوو لە خەو داوام لێ دەهات. هەتا شکری خوایدی پێیان زانیم الحەمدولله. فراوانبوونی شاخوێنبەری دڵ لە کەسانی ئاساییدا تەنها 3 سانتیمەترە، بەڵام شاخوێنبەری دڵنیا زیاتر بووە لە 13 سانتیمەتر. ئەمەش مەترسی لەسەر ژیانی دروست کردووە کە بۆتە هۆی دروستبوونی کیسێکی گەورەی خوێن لە ژێر سیەکانی. ئەمەش ئازاری بەردەوامی لە بەشی چەپی جەستەی و دڵ و سیەکانی دروست کردووە و تووشی کۆکەی توندی کردووە تا حاڵەتی ڕەشانەوە. کە گەیشتووە ئەم هاتووە ئەم نەخۆشیە گەیشتووە بەم سایزە بڵێن بەم حەجمە بە 13-14 سانتیم، ئەم شتانە زۆر کەمە، ینی بکرێتەوە لە بەرەوەی شتەکە زۆر دەگمەنەوە قورسە. نەشتەرگەکە کراوە ئەو پارچەی فراوبوونەکەی شاخوێنبەر لابراوە لە جێی ئاتی ئەوە نەجاتی ئەوە بڵێن دەماری سناعی بۆمان داناوە، دروست کراوە پێڵێن دەماری دروست کراوە. ئینشاءڵڵا وەک خۆتان ئەبینن ینی خۆی تۆزی ئەگەڕێتەوە بۆ ژیانی ئاسایی خۆی. نەشتەرگەریەکەی ئەو ژنە لە سەنتەری دڵ لە سلێمانی لەلایەن تیمێکی پسپۆڕی دڵ و بۆریەکانی خوێن ئەنجام دراوە کە ماوەی 12 کاتژمێری خایاندووە و لە کاتی نەشتەرگەریەکەدا زیاتر لە 16 بۆتڵ خوێنی بۆ بەکارهاتوە و ئەو بەشە فراوان بۆ شاخوێنبەری بۆ لابراوە. بە نەشتەرگەریەکەش ژیانی بۆ هەمیشە لە مەرگ ڕزگار کراوە، چونکە لە هەر حاڵەتێکدا کە کیسە خوێنەکە بتەقیایە ئەبووە هۆی گیان لە دەستدانی کەسەکە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.